ئەگەر ئێمە قسە لەسەر چاکسازی بکەین ئەبێ بین قسە لەسەر کێشە ئەساسیەکانی گرفتە ئەساسیەکانی حکومڕانی بکەین لە هەرێمی کوردستان. گەورەترین گرفتی حکومڕانی لە هەرێمی کوردستان مەسەلەی شەفافیەتە لە سەرچاوەکانی داهاتدا. یەکێک لە گرفتە هەر ئەساسیەکانە. لە ناویشیدا بە دیاریکراوی داهاتی نەوت وەگرێ بەستە نەوتیەکان. کوا شەفافیەتی سەرچاوەکانی داهات؟ ئێستا کام هاوڵاتی لە هەرێمی کوردستان ئەزانێت داهاتی نەوت چەندە؟ چێ ئەزانێت داهاتی ڕاستەقینی نەوت چەندە؟ چێ ئەزانێت گرێبەستەکانی نەوت چۆنن؟ چێ ئەزانێت داهاتی ناوخۆ چەندە؟ هیچ هاوڵاتیەکەوە نازانێت. ئەگەر قسە لەسەر بەڕاستی بەڕێزان ئەگەر قسە لەسەر چاکسازی بێ و قسە لەسەر شەفافکردنی سەرچاوەکانی داهات بێ، یەکەمین هەنگاوی ئەبوایە بوونی میزانیە بێ، بوونی پرۆژەی بودجە بێت. ئێستا بەغدا بەم هەموو شل و شۆقی خۆیەوە، بەم هەموو گرفتانەی کە هەیەتی، ئەو تا ساڵانە پێش وادەی خۆی بودجە ئەچێتە پەرلەمانی کوردستان و تەصدیق ئەکرێت. داهات دیارە، خەرجی دیارە و چۆن سەرفەکرێ دیارە. ئەم پارەی کە بۆ هەرێمی کوردستان دێ بە پێی ئەو پرۆژە یاسایە دێ کە لە پەرلەمانی کوردستان لە میزانی عێراق تەصدیق ئەکرێ.